بەناوی خی گەورە و میهرەبان هەوڕێیان خۆشەویستان بەڕێز بەخێر بن بۆ زمانێکی نوێ فێر بین بە چۆن دەست پێ بکەین بە چۆن لە زووترین کاتە فێر بین وەڵامی هەموو پرسیارەکان ئەدەمەوە تا دڵمان مێنن تا کۆتایی بینەری ئەم کلیپە بن ئاس هەرو جۆرێکە خۆتان نەزانن ئێمە خواردانە کاناڵمان هەیە کاناڵی گوێدان قسەکردن فێرکردن و چین مە چوار کاناڵ بەم چوار کاناڵی مەچت فێرە بین گەرەکتان مەسەن زمان فێر بن ئەشتێکی تر ئەوەڵین کاناڵ و ئەوەڵین هەنگاو کە دەبێ ئێمە بڕین لەو ڕێگا ئەوەیە کە دەبێ ئەوەڵ گوێ بدەین یعنی لەم چواردانە ئەمە ژمارەی یەکە ئەمە ژمارەی دووە ئەم دوانە هالا یەکە و ئەمە ژمارەی سێ ئەمە ژمارەی چوار یا بڵێن ئەمە هەنگاوی ئەواڵ دووم سێوم چوارم ئەگەر بیت ئالێرە دەست پێ بکەیت یەک دوو سێ چوار بەجگەوەی کە تۆ ساڵێک فێربیت دەبێتە 10 ساڵ دەبێتە 12 ساڵ یا هەر فێر نابیت زەم هەڵا مەکەن ئەوەڵین هەنگاو ئەوەیە کە باسی لیسنینگ هەتا گوێدان بە قسەکردن خوێندنەوە و نووسین ڕایتینگ باشە کە من چۆن گوێ بدەم هەمووی پێتان دەڵێن لەبیرتان نەچێ حتمما کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن لەسەر ئاڵەوە دای بنن من ئەگەر کات بکەم ئەوتانە دووسێ دانە کلیپتان بۆ دانم ئەگەر لەسەر ئاڵەو دای بنن یوتیوب بە هەناردنی نوتیفیکیشن ئێوە ئاگادار دەکاتەوە ئەو وانە نوێیانە لە کاناڵە دایدەنم ئاس ئێستا تۆ گەرێکە ئینگلیزی فێربی عەرەبی فێربیت فارسی فێربیت یا هەر زمانێکی تر دەبێت ئام ڕێگە بچیت ئەگەر نەڕێت لە وەکو ئەو شێوازی قوتابخانەکانی کە چەند ساڵ دەڕۆین مەسەڵەن زمانی ئینگلیزی فێربین عەرەبی فێربین هیچی فێر نابین ئاوای پێێت ئەسەم کارە مەکەن ئەوەڵین هەنگاو بچەم گوێدانە پس ئەم دوودانەی ئەوەڵا مەفەرسکەن ماڵێکە ئەم چواردانە وەکو ماڵێکە باشە ئێستا ماڵەکەی ئێمە دەرگایکی هەیە باشە ئەم دەرگا چۆن باس بکەین دەبێ کلیدێکمان بێ باشە بچمە سەرەتاوە دەبێت گوێ بدەین ئەم دوودانە پێ دەڵێن دەرگای چوونە ژوورەوە یعنی ئەمە دەرگایە ئامە ئەو دەرگای ترەکە تۆ چیتە دەرەوە لە ماڵەکە یانێ تا ئەم دوانە نەزانیت ئەم دوانێکە نازانیت پس ئەمە بخێنە دواترەوە ئەمە تۆزێ دواتر ئامە لە ئەوەڵەوە گوێدان ئێستا چۆن گوێ بدەین چۆن قسە بکەین ئەمە پێتان دەڵێن بەڵام بۆ ڕیدینگ و ڕایتینگ لەم کلیپە باسی ناکەم فقط باسی ئەم دوانەکەم باشە ئێستا گوێدانەکەمان چۆن بەهێز بکەین چۆن توانین حاڵی بین لە زمانەکە لەگەڵم مێننەوە ئاست بۆ ئەوەی کە ئاستی گوێدانەکەمان باشتر بێت ئەمە کە پێتان دەڵێم قسەی من نییە ئەمە قسەی ئەوانەیە کە مەسەن کابرا هەیە 20 زمان 30 زمان لە چەند کلیپێکم دروست کردو بۆتان مەسەڵەن یایک بوو 29 زمان قسەی دەکرد ئەو کلیپەکەیم دانیا بوو ئەو شتێک کە من پێتان دەڵێم ئاوایە ئەگەرێکتانە گوێدانەکەتان باش بکەن دەبێ ئامانە بکەن دەبێ ئەم کارانە بکەن ئەوانی چارە و کاریانە کردو باشە ئێستا چی بکەین کە گوێدانەکەمان باشتر بێت دەبێ سەیری ئەنیمەیشن بکەین فیلم بیخێنە دواترەوە یانە چی ئەنێ خاستر ئەوە سا کە ئەنیمەیشن سیر بکەن تا فیلم باشە بۆچی بۆی کە ئەنیمەیشن بۆ منداڵان دروست کراوە شەکانی زۆر ئاسانە سەخنین ئێستا بۆچی بە ئەنیمێشن خۆ من دەتوانم بە پادکەستی هەر گوێ بدەم و گوێدانەکەم تۆزێ باشتر بکەم ئەمیش هەر ئەکریە ئەمیش زۆر مبارەکە بەڵام من دەڵێم ئەنیمێشن زۆر باشترە بۆچی بۆی کە حەزی پێ دەکەیت بۆی کە ماندوو ناوی لێت بۆی کە وەسە چێشت خواردن
هەموو ڕۆژێک تۆ چێشت ئەخۆیت و پێت خۆشە بیخۆیت ئیسە سیرکردنی ئەنیمێشنیش زۆر خۆشە من زۆربەی کەسیش ئەناسم تەمەنیان هەن لەسەرە و بەڵام ئیسێشتا هەر سەیری ئەنیمێشن دەکەن من شەرخوام وام باشە جا پێتان دەڵێم کە چۆن سەیری ئەنیمێشن دان فیلم بۆچی بخێنە دواترەوە چۆن فیلم هەندێ دەکردنەکانیان بۆ گەورەکان دروستکراوە فیلم بۆ کەسێکە تەمەنی ها لەسەرە و ئەوەی کە تەمەنی ها لەسەرە و هەندێ ڕستە بەکار دەبات هەندێ قسە بەکار دەبات کە خۆزێ سەختە پس خاصە وەسە ئەنیمێشن سەرکرد پێ باشە بچینە بەرچراو یەکەم هەنگاو چۆن بێت بۆ سیرکردنی ئەنیمێشن بۆی کە پێدانەکەمان باشتر بێت بۆی کە سێکانسێک جیا بکەنەوە لە فیلمەکە باشە مەسەڵەن لە بەشی لە فیلمەکە لە ئەنیمێشنەکە دەڵێ how are you باشە یا كيف حالك یا هەرچێ یا حالی شما چطور مەسەڵەن فارسێک ئیسا ئەم بەشە ئەم سێکانسە من گەرەکمە فێر بم چی دەکەم پێم گوێ ئەدەم بەڵام سەیری ژێنویسەکە ناکەم یعنی گوێ ئەدەم زانم چی ئەڵێت چەند بار گوێ ئەدەم زانم چی ئەڵێت باشە ئەمە یەکەم هەنگاو هەنگامی دووم دووبارەکردنەوە یعنی دووبارەی بکەرەوە ئەگەر تێنەگەیشتی هەوڵ بدە کە تێبگەیت چی ئەڵێت باشە هەنگاوی سێم ئەگەر تێگەیشتی کە زۆر بارەک و چیوت باشە ئەگەر تێنەگەیشتی کێشەیەک نییە بۆ سەری دەقەکە سەری دەقەکە بکە بەڵام دەنگەکە گوێ مەدە یانێ ئەو کلیپە پەخشی مەکەرەوە لێ مەدە باشە هەر فقط سەیری دەقەکە بکە بزانە چی ئەڵێت تۆزێ سەیری کە بزانە چی ئەڵێت باشە هەنگاوی چوارەم وەیەکە هین دەقەکە سیر دەکەین کلیپەکەش لێ ئەدەین سەیری دەکەین بۆچی بەوەی کە بیبیسیم بزانین چی ئەڵێت لەگەڵ دەقەکە ئەمە لەمە هەنگاوی پەنجەم و ئاخرین هەنگاو ئەوەیە کە دەگەڕینەوە بۆ سەرەتا یعنی ئەو سەکانسە تەواو بووە ئیسا من تێمەوە سەرەتاوە ئەمتر جاریتر گوێ ئەدەمەوە بۆچی ئەم کاراکەم چەند بار ئەم کارە بکەن بۆی کە ئاستی گوێدانەکەتان بڕێتە سەرەوە باشە ئەگەر تا ئەم شوێنە ئەم شتانێکە بتون بۆتان بەدڵتان بووە حتمما لایکی ئەم کلیپە بکەن دەبێتە هەڵپشتی بۆ من بتوانم لە دواترە و کلیپی زۆرتتان بۆدا بنێم پێی باشە هیوادارم بەدڵتان بێت ئەم شتانێک کە وتم بۆتان وتم ئەوەڵ گوێدان هەیە ئەمە شتێک نییە کە من خۆم بڵێم بۆتان ئەمە لە قورئان شار هاتیە خۆی گەورە گوێدانی خسێسە بەری بینین بەری تەعەقل مەسەڵەن تماشا بکەن أعوذ بالله من الشيطان الرجيم وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير وقالوا لو كنا نسمع أجر قيمان بدايات يا تعقل أتابير من بدايته ما كنا نبوين جملة جهنمية كان يا لشوينة ترى أقول أفرمي وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون لكاتك داك قرآن إخوان النواه يعني قرأتي بيدكن باشا استمعوا يلبدن له القرآن وبيدنگ بن آية خوي قرأ رحبتان بيبكا إسا أم بشي أوردو نسمعوا وتقويدان نعقلوا بيرو كردنوا إسا أما يخسي سبري تأقل
واتە تعاقل تا استماع نەبێت تعاقلێکمان نییە واتە بیر ناکەینەوە ئەوڵ دەبێت گوێ بدەین و بیر بکەینەوە لەو پشتە ئەو شێوازەی چاک ئەو چواردانە شێوازەیەش کەوتم ئەوڵ گوێدەن جا هەوڵەدەن کە ئەو گوێدانە تعاقلی تێبیانێ فێر بن جا لە خواریچەوە دەڵێ قوریئ القورئان و واتە یانێ هەروەکو دەنگا کە ئەیبیستن فەستەمیعوا دەڵێ چێ گوێ بدەن ئەنصیتو بێدەنگ بن باشە ئەمە لەمە ئەگەر بە دڵتان بووە لایکتان نەکردی حتمما لایکی بکەن ئەگەر سابسکرایبی ئەم کاناڵتانە نەکردی حتمما سابسکرایبی بکەن جا شتێتر شتێکتان پێ بڵێم ئێستا تۆ باشە من چۆن سەیری ئەنیمەیشن کەم و چۆن بەکاری ببەم ئەو پەنج شێوازە کە تۆ ئەو پەنج هەنگاوە کە تۆ ئەگەرتەنە بزانن ئەو لینکەی خوارەوە کەناڵێکی تەلەگرامیم دەنیا بۆ زمانی ئینگلیزی و عەرەبی و فارسی هەر سێکانسێک 5 جار دووپات دەبێتەوە بەو پەنج هەنگاوە کە وتم بۆتان بەداخەوە ئەمە پێشتیشەوە هەر ئاماژەم پێ کردو بەڵام کەمتر چوونە ناوی ئەتە منیش تۆزێ ئەمەڵ بوومە و کە کەمتر دابنم ئەگەر ناوی و زۆرتر بێ ئەو کەسانێکە زۆرتر بشن ناوی هەندێ دڵگەرمتر دەوم کە بتوانم کلیپی زۆرترتان بۆ دابنم باشە من گوێدانەکەم باش بوو فێر بووم مەسەڵەن ڕاستەیەک ژێنویسی کلیپێک منە ئەو هینێشە کاناڵە تەلەگرامیە یا چمە ناو کاناڵی یوتیوب هەندێ ئەو شتانە کە تۆ مەسەڵەن کلیپم پیا کرد 5 جار 6 جار سکانسەکە گوێنم بە ژێرنویسەوە دەی باش ئەمە زۆر مبارەکە ئێستا چی بکەم کە قسە بکەم چی بکەم کە قسە بکەم ئەوە لە خوارەوە لینکی وێبسایتی فری فۆر تاک پێشتر و ئاماژم پێ کردبوو وێبسایتێکە کە دەتوانن هاوڕێ پەیدا بکەن لە وڵاتەکانی ترە بچن حتمما ناو وێبسایتێکە ئەگەر نازانن چۆن بچنە ناویش ئەوە لینکی ئەو کلیپتانە بدانم کە چۆن بچینە ناوی و چۆن بەکاری بووین باشە هاتینا کۆتایی ئەم کلیپە هیوادارم بەدڵتان بێت هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ